قوبات طالبانی لەنێو کۆبوونەوەی ئەنجومەنی وەزیران کەڤەری فەیسبووکی دەگۆڕێت. ئەمڕۆ لە هەولێر کۆبوونەوەی ئەنجومەنی وەزیران لە سەرچەند پرسێکی گرنگ و چارەنووسساز ئەنجام دراو. لە نێو کۆبوونەوەکەدا قوبات طالبانی کەڤەری فەیسبووکی خۆی دەگۆڕێت و وێنەیەک دادەنێت کە لەسەری نووسراوە کۆتایی بە دەسەڵاتی خۆسەپێن دەهێنین. هەردووە ئەوەی قوبات طالبانی ئەو وێنەیە دەگۆڕێت پێشەوە هەورامانی گوتەبێژی حکوومەتی هەرێم دەچێتە کۆمنتی قوبات طالبانی و بۆی دەنووسێت. جەنابی بەڕێز کاک قوبات، ئێمە هێشتا لە نێو کۆبوونەوەین و بەڕێزت جێگیری سەرۆک وەزیرانی کەچی دانیشتووی وێنە دەگۆڕی؟ پێشەوە هەورامانی زیاتری نووسیوە و با قوبات طالبانی دەڵێت کاک قوبات، تۆ لە بەرامبەر من دانیشتووی، پێم بڵێ کامە دەسەڵات؟ قەستت ئەمەیە کە ئێستا کۆ بووینەتەوە یان دەسەڵاتێکی دیکەی خۆسەپێن هەیە لای ئێوە؟ پێشەوە هەورامانی دوای هەموو ئەمانە بۆ قوبات طالبانی نووسیوێتی ئێبا دوای ئەم کۆبوونەوەی کەڤەرت گۆڕی بە نەک لە نێو کۆبوونەوەکەدا کە تێیدا باسی کێشە و گرفتی هاونیشتیمانیان دەکرێت. ئەمڕۆ ئەنجومەنی وەزیران لە سەرپرسی دامەزراندنی سەیەکەمەکەی ئەرێمی کوردستان بە هەمیشەییکردنی فەرمانبەرانی گرێبەست دامەزراندنی وانەبێژانی زانکۆ و پەیمانگاکان و دامەزراندنی ئەوانەی یاسای خاوەن پیشەی پلەبەندی تەندروستی و پزیشکی کۆ دەبێتەوە. لەو کۆبوونەوەیەش هەموو وەزیر و بەرپرسەکان خەریکی ئەم پرسە بوون و قوبات طالبانی جێگیری سەرۆکی حکوومەت خەریکی کەڤەرگۆڕین بووە.